لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. خۆشەویستان کە لە بەرنامەیەک نوێ بەرنامەی پێشەنگبوون کە بابەتەکەمان بەو ناونیشانەی بوو کە دوو بەرنامەمان لەسەر کردووە کە ئەویان نوێمین بەرنامەیە، بەڵام دوو بەرنامەم لەسەر ژێرخانی هونەری پێشەنگبوون کرد کە باسی ژێرخانمان کرد کە چەند خاڵێکمان تێدا باس کرد. یەکەمیان باسی گرنگدان بە ڕووکەش و هەروەها ناوەڕۆ گوڵمان دەبی هاوسەنجی لەوە هەوی. لە پاشەوەی خاڵی دووەمیشمان باسی پەیام کە شتێکی نەزەریە پێویستە کەسی پێشەنگبوو بەرجەستەی بکە. خاڵی سێمان باس کرد باسی کۆششکردمان کرد کە پێویستە ئەو کەسێ دەیەوێت پێشەنگبی ژێرخانێکی تۆکمە دروست بکە لە بۆ خۆی پێویستە کۆششێکی چاک بکە. هەروەها خاڵی چارەم باسی ئەومان کرد کە پێشەنگبوون بەبێ ڕاگەیاندن پێشەنگبوون بەردەوام ناوی، بۆیە ڕاگەیاندنیش پێویستی بەردەوام بە نوێبوونەوە و هەروەها شتی نوێ هەیە. هەروە پێنجەممان باسی ئەومان کرد کە پێویستە ئەگەر بێت و ژێرخانێکی چاکمان هەبی بۆ پێشەنگبووندا پێویستە بواری پسپۆری خۆمان هەڵبژێرین. هەروە خاڵی شەشەم باسمان کرد کە پێشەنگبوون سووری ژیانی هەیە، ئەگەر بێت و سووری ژیانیش کە سووری ژیانی درێژخایان و هەروە کورتخایانمان هەیە کە پێویستە ئەوەش لەسەر ئەساسی سڕاوەز دەستا لەسەر ئەساسی زانست و مەعریفەوە هەرەوە بەرهەمت تا چڕادەیەکە ئایا ئەگەر بەرهەمەکانە زیاتر بوو خزمەتێکی مرۆڤایەتی کرد ئەو بەرهەمانە دەبینی چەندەها کەس ناویەمایە. کە لەم بەرنامەیەدا باسی خاڵی هەفتەم دەکەین کە ژێرخانی هونەری پێشەنگبوون کە هەفتەمین خاڵ لە بۆ ژێرخانی هونەری پێشەنگبوون کە نابێت پێشەنگبوون بکەینە ئامرازی بازرگانی. کە کەسێک ئەگەر بێت و بۆ ئەوەی ژێرخانێکی تۆکمە دابنێ لە بۆ ئەوەی پێشەنگبوونێکی ئەکچاک و کاریگەری هەبی لەسەر کۆمەلگا لە شتی خراپ ڕزگار بکەم، پێویستە ئەو پێشەنگبوونە بە هیچ شێوەیەک پێشەنگبوونەکەی خۆی نەکاتە ئامراز بۆ بازرگانی. بەڕاستی ئێستا کە گەربێت و هونەری بەناوبانکردن و هەروە هونەری ئەستێرەکردن کە ئێستا کە چەندەها کۆمپانیای گەورە وەتمە ئیش لەسەرەوەی دەکەن کۆمەڵە کەسێک دەینی کە لە ڕووی ڕووکەشدا ئینزە چ کۆڕچێکس کێس لە ڕووکەشدا کەسانی جوان لە پاشەوە وایان لێ دەکەن بەدەریان دێخن لە پاشەوەی ئەو کۆمەڵە کەسەی دەفرۆشنەوە شەریکەی تر لە بۆ ئەوی دیعایان لە بۆ بکە کەواتە بەکاریان دەین لە بۆچی لە بۆ بازرگانی کردن. بۆیە دەبی ئێمە ئاگادار بین کە کەسی پێشەنگبوونی چاک ئەمە گەر بێت و کەسێک ئەگەر بێت و ناوبانجەکەی تەنها لە بۆ ئەو بازرگانی پێ بکە ئەوە بابەتێکە، بەڵام کەسێک بە ناوی ئاین کە دەبتە کەسێکی پێشەنگ یان بە ناوی یاسا دەبتە کەسێکی پێشەنگ یان بە ناوێک لە بوارەکانی معریفی دەبتە کەسێکی پێشەنگ لە پاشەوەی لەو بوارە معریفیە لە بۆ بازرگانی دەیکاتە ئامرازێک لە بۆ بازرگانی ئەو پێشەنگبوونەی چێ بوونیەی تحتی ژێرخانی پێشەنگبوون هونەری پێشەنگبوونەکەی نێوازە. بۆیە ئەو کۆمپانیایانە هەڵدەسن بە چاودێریکردنی زۆر جارێک کۆمپانیامان هەیە چاودێری ئەو کەسان دەکات لە مجتەمەعدا کە ناسراون ئەستێرەنەوە بەناوبانگن یان جەماوەرێکی زۆریان هەیە خەڵک بەڕاستی گوێیان لێ دەری کاریگەریان لەسەر خەڵکەیە ڕاستەخۆنی بەکاریان دەهێنین و هەرە قسەیان لەگەر دەکەین بۆ ئەوی ئیشیان لەگەر بکە. بۆ یەک نمونەیەکمان هەیە مایکل جۆردن هەیە کە یەکە لە یاریزانێک لە وەزام ئەگەر بێت و یاریزانێکە لە بوارێک لە بوارەکانی وەرزشی کە شەریکەی نیک کە هاتیە کە عەقدێکی لێگە کردی عەقدێکی ساڵانە تەنها لە بۆ ئەوی ڕێکلای بازرگانیەوە کە ڕێکلای بازرگانیەکە لە ساڵێک 6 ملیۆن وەردەگرێت. ئەو لە بواری وەرزشیە کە لە بواری وەرزش مەبەستمان چییە کە ئەگەر بێت و ئێمە دەمانەوێت پێشەنگێکی جوان دروست بکەین لە بۆ ئیسلامدا کە بینی پێشەنگ لە بۆ ئیسلامدا نابی بە هیچ شێوەیەک ئەم جۆرە پێشەنگبوونە بیکەینەتی ئەم پێشەنگبوونە بینکەینە ئامراز لە بۆچی لە بۆ بازرگانی کردن. بەڵام بۆ کەسێک ئەگەر بێت و تەماشا بکەین ئەگەر بێت و بۆ کەسێک لە بواری ناشەڕی ئەگە کارێک بکار بەناوبانگ بێت بازرگان بکات و بە خودی خۆی، بەڵام بۆ پێشنگبوونێک لە بواری بەها باڵایەکان بەڕاستی ناکرێت کە ئیدعای بەها و ئیدعای معریفە و ئیدعای شتی جوان دەکات لە هەمان کاتیشدا خودی خۆی ئەم پێشنگبوونە ئەو معریفەی خۆ ئەو بەها جوانەکان زۆر بە ئاسانی دەسێت بە ثەمەنێکی بەخس دەیفرۆشی. بۆ دەبی ئامراز
بە هیچ شێوەیەک پێشەنگبوون ئامراز نییە لە بۆچی ئامراز نییە لە بۆ بازرگانی کردن بەڵکو ئامرازە لە بۆ خزمەتکردنی مرۆڤایەتی بۆیە دەبێت ئاگاداری ئەم بابەتە بین کە بە هیچ شێوەیە کەسی پێشەنگ کە لە بواری بازرگانی کە ئیش نەکە زۆر زار هەیە کە مامۆستایانی ئاینی باسییان کردا چەند برادری خۆم هەیە کە لەبەر ئەوەی دەورێکی خەتیبێکی چاکبوون و کە کۆمەڵە خەڵێک هایەتە باسی ئەویان کردی وەرە با معمەلەی بکەین با شەریکەیەکدا بنین با نووسنگەیەکی عمرۆ حەج و عمرەدا بنین تەنها مامۆستاکەی چۆن ئەو مامۆستایە بەکاربیێنی لەبەر ئەو مامۆستایە کە جەماوەرێکیە ئەگەر بێت و ئەو مامۆستا ئەگەر بڕیاریدا بستە عمڕی کۆمەڵە کەسێک لەگەری دەستە عمرە ئەگەر بێت و بڕیاریدا بستە حەج کۆمەڵە کەسێک لەگەری دەستە حەج کەواتە لەو کاتی ئەو کەسە بەکارهێنراوە ئەو کەسە بەکارهێنراوە ڕاستە حەج و عمرە کارێکی کە پەرستنە بەڵام ئەو کەسەی دێ داوای لە مامۆستایەکی ئاینی دەکات کە بە شێوەیەک لە شێوەکان بتە شەراکەتی هەبی تەنها لەبەرەو وەجاهەی هەیە وەجاهەکەش وەجاهەی بازار نییە وەجاهەکە وەجاهەیەکی ئاینی و پێشەنگەکەی بە واستەی ئاین دروستکرێ ئەو پێشەنگە ئەو کەسەی دەقۆستۆ لە بۆ خۆی دەیهێوێ مامۆستایەکە بەکاربینی بۆ ئەوەی 2 دینار و یان 2 درەم قازانز کە ئەو بابەتە بەڕاستی دەبی ئێمە زۆر ئاگاداربین بە هیچ شێوەیەک مەسلەی پێشنگ بوون نابی بکەینە ئامرازی بازرگانی. خاڵی شتر خاڵی هەشتم زۆرجان پێشنگ تەنها وێنەیەکی هزریە دەبی ئەمە تێبگەین کاستن ئەو کەسانەی کە کۆمەڵەکە یعنی یەک لەوەی لە تێگەیشتن لە هوەری پێشنگ بوون یەک لە تێگەیشتن هەری بەناوبانگ و زۆر کە زارەیە کەسێک بەناوبانگە ئەستێرێ لە بوارێک لە بوارەکان زبواری معریفە بەڵام وێنەیەکی هزریە یعنی تەنها وێنەیە کە تۆی دەیبینی لە شاشەکان ئەو وێنەیە هزریە بەڵام لە واقعدا ئەوە پێچەوانەیە زۆر زانم هاتووە کە کەسێک دێ لە بواری مافی ئافرەتدا قسەی کردیا لەباری بواری مافی ئافرەتدا قسەی کردی و داکۆچێکی زۆر لە مافی ئافرەت کردیەوە تەنها لە ڕوانگەیەکی زهنی کە کەسێک تەمەشای دەکردێت ئەو کەسە لەوانەیە لەگە ژن و ماڵ و مداری خۆی زۆر زۆر کابرایەکی زۆر زۆر ساڵحبی زۆر 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 کابرایەکی ساگبی بەڵام کاتێک دەگەڕێەوە کە کابرایەکی زۆر زۆر خراپە زۆر جارە هاتووە کە ئافرەت باسی مافی مرۆڤی مافی ئافرەتی کردووە هەر لەگەر داچی خۆی خراپە یعنی لەگەر داچی خۆراگە ئافرەتێک ئەگەر بێت و مافی داچی خۆی نەدات چۆن دێ داکۆچی لە مافی ئافرەت دەگە بە شێوێژی گشتی کە مافی داچی خۆی نەدات چۆن دەتوانی مافی ئافرەتێکی ناسرااو بدە کە خۆی ئەو دایکە مافی لەلایویە ئەو مافەکەی زەوت کردی و ڕێزی ناگری و هەروەها چاودێری ناکە هەرە سەرداری ناکەەوە کاتێک دێتە سەر شاشەکانی زۆر زۆر بە زمان درێژی باش دەکە باسی مافری ئافرەت دەکە لەو کاتەی ئێمە دەڵێن کاکە زۆر کەسەیە کە خۆی بەناوبان کردووە لە بوارێک لە بوارەکان ئاگادار بین ئەو وێنێ تەنها وێنەیەکی هزریە لەوانەیە وێنەیەکی واقعیبی بۆیە کاتێگەر بێت و کەسێکمان دیت بە هەمان شێوە لە بوارێک لە بوارەکانی معریفی لە بوارێک بۆهایەکانی باڵا کە زۆر زارێک کەسێک دێ باسی بەختەوەری دەکات چۆن دەتوانی کە خێزانێکی بەختەوەری دروست بکەین کاتێکی لێ دەپیچین و وڵای کابرا بەخۆ سێژنی تەلاق داوە سێژنی تەلاقدایە یان ئەگەر بێت و لەگەر یەکەم نەگونجایی لەگەر دووەم نەگونجای لەگەر سێم نەگونجایی ناکری ئێمە لەو کاتێ بنین کاکە هەمووی خەتای ئافرەتەکان ئەگەر یەک بادەمانگۆ کاکە ئەوە لەگەر یەک نەگونجانە تەبیعیە بەڵام کاتێک بووە 3 و 4 کاتێش تۆ باسی خێزانی بەختەوەر دەکەی بەڕاستی تەنها تۆ وێنەیەکی زهنیت لە بەخۆ دروست کردی کە ئەو بوارە دەتوانی کە خەڵک فێرە ژیانێکی بەختەوەر بکەی کە تۆ لە واقعدا وجود نەتوانی بۆ خۆت دروستی بکەی چۆن دەتوانی بۆ خەڵکێکی دروست بکەی بەڵام گرنگی شت لەوەیە نابێت لەبەر هەبوونی ئەم جۆرە پێشەنگە خراپانە بەڕاستی واز لە پەیام بهێنرێ پەیامێکی جوان بهێنرێ بۆ نمونە ئەگەر بێت و کەسێک هات لە بواری مامۆستایەکی ئانی کە بوارێکی زۆر جوانە کە دێ لەسەر میبەر قسەی دەکات کاتێک بەڵام کاتێک دەبێن وێنەی بە ئەو قسانەی پەیامێکی جوان دەدا بەڵام ئەو پەیامانەی کاتێک نایکاتە کردار کەسێک نایبری وەڵام مامۆستا لەبەر ئەوەی جێبەجێ ناکەم منیش جێبەجێ ناکەم لەو کاتێ دەبێ ئێمە جیاوازی بینی سی بکەین بینی پەیام و بینی کەسایەتیەکە بێت بەڵێ ئەو کەسێنگە ئیتیباعی ناکەم بە پێشەنجیشی نازانم بە پێشەنجیشی نازانم لەبەر ئەوەی بە شێوەیەک لە شێوەکاندا چیە تەنها وێنەیەکی هزریە لە بۆ خەڵکە خۆی وا پیشاندای بەو شێوێ بەڵام لە واقعدا بەو شێوەی نییە زۆر زارەیە کەسێکمان هەیە کە سرود بێژە باسی سرودی نیشتیمانی دەکات باسی سرودی نیشتیمانی دەکە ئێزە چەندەها سرودی جوان دەڵێ خەڵک پێ ینی نەشوەیەک دەداتە خەڵک بەڵام لە کاتێکدا دەبینین دەستی لەگەر دەستی بێگانەیە کە دەستی لەگەر دەستی بێگانی کەواتە پێچەوانەی چییە کە شتێکی دروست کرێت تەنها لە سرودەکانی بەکارهێنایە بۆ بازرگانی خەڵکی شوا تێدەگا ئەوە کەسێکە کە نەتەوەی خۆی خۆش دەوێت کەسێکی نەتەوەی و کەسێکی نیشتیمانی بەڵام لە کاتێکدا کە دەست لە دەست کۆمەڵە کەسێک دێن کەسی خائینن بۆیە
پێویست ئێمە ئەو بوارە لە هونەری پێشەنگبووندا بزانین ئایا ئەو کەسێک کە پێشەنگە تەنها وێنەیەکی هزریە یان لەوا وێنەیەکی هزری کە کاتێک قسەی دەکە لە واقعیشدا ئەم جۆرە کەسە بەم شێوەیە. خاڵی نوێم پێشەنگبوون پێشەوایەتیە. ئەگەر بێت تۆ باسی ئایا پێشەنگبوون پێشەوایەتیە، هەموو پێشەنگبوونێک پێشەوایەتی نییە. هەموو پێشەنگبوونێک پێشەوایەتی نییە. یعنی هەر کەسێک بۆ پێشەنگ مەبەستم جەماوەرێکی بۆ خەڵک شوێن کەوتووی هەبوو، ئەگەر بێت و ئەو کەسە کەسێکی تر دەیجوولان کەسێکی تر دەیجوولان ئینجا ئەو جوولانە بەواسطەی پارە و پول بوو لە ڕێگای بازرگانی ئەو کەسەیان دەجوولان یان لە ڕێگای سیاسەتدا یان لە ڕێگای عالەمیدا کە عالەمیدا کە بابرێن دەستێکی خەفی ئەو کەسەی دەجوولان بۆ ئەو وارە لەو کاتە ئەو کەسە پێی ناوترێت پێشەنگ پێی ناوترێت پێشەوایەتی. بۆ پێشەوایەتی ئەگەر بێت و پێناسەیەکی کورد بکەین واتە جوولانی خەڵک بۆ ئامانج. یعنی ئەگەر بێت و کەسێک توانی خەڵک بجوولێنی بۆ ئامانجێکی دیاری کراوە بەڵاو ئەو خەڵکەی کاتێک دەجوولێنی خۆی بەخۆی نەجوولێنرابێت. یعنی کەسێک تەسیری لێ نەکردبێ بۆی هەموو کاتێک کەسە بەناوبانگەکان یا پێشەنگەکان نابنە پێشەوە ئەگەر کەسانی تر بەکاریان هێنا بۆ ئامانجی خۆیان اینجا بۆ بازرگانی کردن بوو بۆ سیاستکردبوو یان ئەگەر بەکاری هێنایان ئەو پێشەنگە ئەوە پێشەنگێکی ڕاستەقینە نییە بەڵکو پێشەنگێکی ساختەیە. دەبێت پێشەوا ویستێ بۆیە ئەگەر بێت و کەسێک ئەگەێت و بێتە هەم پێشەنگبی هەم پێشەواژبی دەی بە شێوەیەک لە شێوەکان ویستێکی سربەخۆی هەبێت بۆ جوڵاندنی خەڵک. ئەگە ویستی سربەخۆی نەبوو ئەو پێی ناوترێت پێشەوایەتی. بۆیە کەسی پێشەنگ لەو کاتە دەبتە پێشەوای خەڵک لەو کاتەی ویستێکی سربەخۆی هەبێت. هەروە پەیامێکی ڕاستەقینەی هەبێت نەک پەیامێکی درۆینی و تەنها لە ڕووی هزری خەڵکەکە هەڵبخەڵەتێنی کە برێ ئەو پەیامەم هەیە کە لە ڕاستەقینە لە حەقیقەتیشدا بەو شێوەیە. هەروە جێگای متمانەی خەڵک بێت کە خەڵک متمانەی پێ بکات. خاڵی دێم زۆر جارۆیە پێشەنگ بوون کاگەر بێت لە هونەری پێشەنگ بوون هەتا پێی دەکرێت ئەو کەسێک کە دەهێوێت بتە پێشەنگ بزر نەبی لە جەماوەری خۆی. چونکە بزربوون دەبتە هۆی ئەوەی ئەو کەسە بەرهەمی نامینی و هەروە لە پاش ئەوەی مابنێ کوالیەتی و هەروەها پلەی ئەو پێشەنگبوونەی دێتە خواری. بەڵام هەندێک جار هەیە ئەو کەسە پێویستە بزربی. ئەو کەسە پێویستە خۆی بزربی ئەگەر بێت و مەبەستی هەبوو خۆ ئامادەکردن بۆ کارێکی نوێ یان بە خۆ داچوونەوەیدا هەبوو یان هەڵسانگاندنی کارەکانی هەبوو. یعنی ئەگەر بێت و کەسەکە هەموو کەسێک کاتێک کار دەکات پێویستە بە کارەکانی خۆیدا بستەوە. خاصە کەسی پێشەنگ کە پێشەنجی خەڵکە کە لە پاشێ بۆ پێشەوایەتی خەڵک دەکات ئەگەر بێت و غەڵەتێکی وی دەبتەوە هۆی غەڵەتێکی زۆر گەورە. خەڵک هەموو چاوی لێ دەکە و خەڵکیش کاتێک چاوی لێ کرد کاتێک خەڵک ڕاست دەکەی و زۆری دەوێت. بۆیە کاتێک کەسەکە دەبتە پێشەنگ هەر کارێک دەکات پێویستە ئەو کارە بە پلانبی هەروەها ئەو کارانی کردیشی پێویستە چاودێری بەخۆ هەڵسەنگانیشتەوە بۆ کارەکانی خۆی بکەوە بۆی بزانێ ئەو کارانی تا چەند تەواو بوونەوە تا چەند تەوانە بوونە. بۆیە گوتمان خاڵی دێم ئەو خاڵەیە کە پێشەنگ نابی بزربی لە جەماوەری خۆی. بەڵام ئەگەر بێت و بزریش بوو کە ماوەیەک بە دیار نەکەوت ئەو ماوەیە کە بە دیار ناکەوی پێویستە مەبەستێکی دیاری کراوی هەبێت. ئاخریشت کە خاڵ یازدەمە دروستکردنی کەسی پێشەنجی کە پێشەنگ بوون نابێت بۆ ئەوەی بەناوبانگی هەموو کارێک بکەی دروست و نادروست. نابێت ئامانج بە قوربانی ئامرازەکان بکەین. ئەوە بابەتێکی گرنگە پێویستە کەسی پێشەنگ جیاوازی بکات لە بینی ئامانج و لە بینی ئامرازەکان. خودی پێشەنگ بوون هەروە خودی بەناوبانگ بوون هەروە خودی ئەستێرە بوون تەنها ئامرازە. ئامرازێکە لە بۆچی لە بۆ ئامانجێکی دیاریکراو کەویش بریتێ بتوانی خزمەتێک بکەی لە بەهای باڵەکان کە خزمەتی ئەم ئیسلامە بکەین. ئەوکەی باسمان کرد کە 11 خاڵ بوو ئەو 11 خاڵە کە بریتی بوون لە ژێرخانی هونەری پێشەنگ بوون. لە ژێرخانی هونەری پێشەنگ بوون هەم گرنجدان بە ڕووکەش و ناوەڕۆک یەکەمان باس کرد هەروە پەیام شتێکی نەزەریە دەبێت بەرجەستە بکرێت هەروە کۆششکردن خاڵی سێیەم بوو لەبارەوەی پێشەنگ بوون پێویستی بەڕاگەیاندنە هەروەها پێنجەمیان دیاریکردنی بواری پسپۆری کەسی پێشەنگ دەبی دیاری بکە هەروە پێشەنگ بوون سووری ژیانی هەیە دەبی لە سووری ژیانەکەی بگەین لە پاشەوەی باسی ئەومان کرد کە پێشەنگ بوون نابی بکەین ئامرازێک بۆ بازرگانیکردن هەروە پێشەنگ بوون نابی تەنها وێنەیەکی هزری بی دەبی بیکەینە واقعی لە واقعیشدا وجودی هەبی پێشەنگ بوون پێشەوایەتی ئەویشمان بە جوانی ڕۆن کردەوە هەروەها دێمیان بزر نەبوونی پێشەنگ هەروەها 11مین دروستکردنی کەسێکی پێشەنگ کە دوور بیسی پێشەنگ کە پێشەنگکردن نەیکەینە ئامراز بۆ ئامانجی هەڵە و هەروەها ئامانج بە قوربانی ئامرازەکان نەکەین کە پێشەنگ بوون ئامرازێکە نەک ئامانجە. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.
لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.